دوو ماڵ لە دەربەنیخان بە هۆی تایبەتمەندی جیاوازیانەوە وەک شوێنێکە خزمەتی گشتی لە بوارەکانی ژینگە و گەشتیاری لە شارەکە کردووە ناسێنرا. پێشووتر شپرزێکی پێوە دیار بووە مەسەلەن ئەم کۆڵانە ڕێژەی سەوزایی تیا بووە، ئەم دیوارە سەرجەم شتەکان بڵێن شتی ناشرینیانتیان نووسی بوو بە خەڵک بڵێن بە نابەرپرسی. ئیسە من هاتووم بۆ یاخم کردووە شتی باشم تیان نووسیوە. ئەم کورسیانم داناوە مە هەمووی لەسەر ئەرکی خۆم کڕیومە، هەر دانەیەکی لە شوێنێک کڕیومە، هێناوە خۆم بۆ یاخم کردووە و دام ناوە بۆ ئەوەی مەسەلەن کەسێک بەم شەقامات تێ ئەپەڕێت بتوانێت مەسەلەن ئیسراحەتێ بکات. سەرۆکی شارەوانی دەربەنیخانیش دەڵێت ئەم شوێنانە شایستەی ئەوەن گەشتیار بیان خەنە ڕیزی گەشتەکانیان بۆ دەربەنیخان و کاتیان بۆ تەرخان بکەن و سەردانیان بکەن. وێنەی کاکلایەکمان هەیە لەگەڵ چەند کەسێکی بەڕێزی تریشمان هەیە لە دەربەنیخان کەوا جێگەی سەربەرزین بۆ ئێمە، جێگەی شانازین بۆ دەربەنیخان. ئێمە ئەبێ پاڵپشتیانین، ئێمە لێرەوە تەنها سەردانەکەمان بۆ ئەوەیە کەوا پێی بڵێن پاڵپشت دەبین و پرۆژەکە پرۆژەیەکی زۆر جوان و خزمەتگوزارە بە دەربەنیخان و دەستخۆشیمان هەیە بوو. بابەتە کلتوریانەی کە کاکلایەک ئەزێتی پێوە کێشاوە یا باڵێن پێکاتێکە لە مێژووی چەند ماڵێکی دەربەنیخان خەڵک بێ بیبینێ بزانێکەوە دەربەنیخانش لە ڕووی مێژوویەوە کەم نییە. و دەربەنیخان شارێکە بە سروشت گەشتیاریە و لەم ساڵانەی دواییدا هاوڵاتیانی شارەکە هاوکاری و هەمانگیان بۆ کەرتەکە زیاتر بوو. تەنانەت ماڵ و کۆڵان و بازاڕەکانیش بۆ پێشوازی گەشتیارەکان دەڕازێنەوە و ئامانجیان کەماندکێشکردنی ژمارەیەکی زیاتری گەشتیاران. ڕێبین محەممەد، چارپرێس، دەربەنیخان.